سڵاوی خۆی گەورەتانت بێت لە بەرنامەیەکی تری مایکی کوردانە دەبمەوە میوانی ماڵەکانتان وەک دەزانین چەند ڕۆژێکی کەمی ماوە لە کۆتایی هاتنی ساڵی 2025 و پێی بنینە ساڵی تازەوە دەکرێت بۆ هەر یەکێکمان ساڵێکی جیاواز بوو بێت بۆ نمونە بۆ یەکێک ساڵی خۆشی و کۆتایی هاتنی ساڵی ناخۆشەکان بوو بێت بۆی یاخود بە پێچەوانەشەوە دەکرێت ساڵێکی ناخۆش بوو بێت بۆی و تێیدا ئازیزێکی لەدەستدا بێت یاخود دەکرێت ئەم ساڵی بەدیهاتنی خەون و هیواکانی بوو بێت بۆی ئەمڕۆ من دەپرسم ساڵی 2025 چۆن بوو بۆ تۆ و دەپرسم هیچ گۆڕانکاریەک لە ژیانی تۆدا ڕوویدا و ئایا ساڵ لای تۆ تەنیا ژمارەیە یان دەکرێت گۆڕانکاری تێدا بکرێت و ئایا ئەو خەون و پلانانەی کە دەدنابوو لە ئەم ساڵدا هاتنەدی بێگومان چەندین پرسیاری تریشمان دەبێت تا کۆتایی بەرنامەکە بینەرمان. تۆرەکەی ئەمڕۆمان لە ساڵی 2025 ساڵێکی چۆن بوو بۆ تۆ؟ باش بوو لەخوا بەزار خراپ نەبوو الحەمدوللا باشمان تێپەڕا بەگشتی ساڵێکی چۆن بوو خۆش بوو ناخۆش بوو چۆن بەخۆی خۆشیمان بینی و ناخۆشیشمان بینی هەردوولا ئەرێ وەڵڵا هەروەشە هەردوو لای دەبینی خۆشی دەبینی و ناخۆش بەڵام زیاتر ناخۆشەکەی دەبینێت بەڵای تۆ ساڵای تۆ تەنیا ژمارەیان دەکرێت ئێمە مرۆڤ گۆڕانکاری تێدا بکەین بەخوای بۆ گۆڕانکاریەکەی لەبەردەستی خۆماندا بەڵام ئەوە نەماوە کە وەکو جاران بەوە فابین هەر ژمارێ بەڕێمە هیچ گۆڕانکاری تێ ناکرێت دەکرێت بەش گۆڕانکاری تێدا بکەین ناکرێت ساڵی پارمان ئەم ساڵ بچێت و ئەم ساڵمان لە ساڵی داهاتوو بچێت ئەبێ هەوڵ بین لە 2026 بیگۆڕین نابێ ئاوان بێدەی مرۆڤ بە خەون و ئامانج و پرۆژە بێت بەتاکید ئەو پلانانەی کە دادنابوو لە 2025 هاتوونەتە دی؟ وەڵی هەنێکیان هاتۆتە دی بەڵام ماویت ئینشەڵا لە 2026 دەیێنینە دی هەوڵ دەدەین 2025 چ گۆڕانکاریەکی لە ژیانی تۆدا دروست کرد؟ وەڵا هیچی وای فەرق نییە هیچ گۆڕانکاریەک ڕووی نەدا؟ ناڵە هیچ شتێکی وانە بەڕای من هەروەکو 2024 هیچ فەرقێکی نییە بەس ئینشەڵا لە 2026 هەوڵ دەدەین گۆڕانکاری زیاتر بەسەردا بێ فەرقی هەبێت لە 2025 و 2025 ساڵێکی خۆش بوو ناخۆش بوو؟ وەڵی باش بوو عیبی نەبوو باش بەڵێ باش بوو زۆر چی یادەوەریەک هەیە کە لە 2025 ڕووی دابێت و تێ باسیکەی وڵی نەخۆشترین ڕۆژ بوو نامەوێ باسی بکەم ناتوانێت ئینشەڵا قەت ناخۆشی نابێتەوە و خۆی گەور بەتە قەرم مەمنون زۆر سپاس دەکەم دەستان خۆش بێت دەبێت باشکاکە زۆر سپاس دەکەم ممنون تۆرەکەی ئەمڕۆمان باز لە ساڵی 2025 دەکەین ساڵێکی چۆن بوو بۆ تۆ؟ سەرەتا بەناوی خی گەورە و میرەبان داواکارم لە خی گەورە بارانی بە ڕەحمەتمان بۆ بارێنێ ساڵێکی بەڕاستی بڵێم وەسەد بوو نە زۆر لەو خۆشانە بوو نە زۆر لەو ناخۆشانەش بوو ینی بەڕاستی وەکو موچەخۆر و ئەوانە بازار ئەمە وەکو کاسبکار بازارەکە بەڕاستی زۆر لە نزولیدا بوو بە حکمیەوەی معاشەکان زۆر بە تاخیری داهاتن موچەخۆر یعنی پێرانە دەگەی نازانی دەزانی کەی موچە دێت چۆن سەرفی کا چۆن سەرفی نەگا بەڕاستی بازارەکانمان زۆرەک پێویست نەبوو بەگشتی بەلای تۆوە خۆش بوو یان ناخۆش زیاتر خۆشەکە زیاتر بوو یاخود ناخۆشیەکە وەڵاهی زیاتر وەسەد هەردووکی تێدا بوو ئەرە وەڵا ئەی باشە ئەگەر یادەوەریەکی خۆش ڕوویدا بێت لە 2025 دا بۆ ئێمە بگەرتە چه یادەوەریەک ڕوویداوە تێ باسیکەی یادەوەری
وڵای خۆ کێشەکە لەهۆی داعین لەم دەقیدا هیچت هیچ ناتوەڵای دەناخۆ یادەوەری شت هەیە خۆشە بەڵام بەخوا لەم دەقیدا هیچ ناتەوە یادە ئەی باشە پێت وایە ساڵ بەڵێ ساڵ لای تۆ تەنیا ژمارەیان دەکرێت ئێمە گۆڕانکاری بکەین ناکرێ ساڵی پارمان لە ئەم ساڵ بچێن ئەم ساڵمان لە ساڵی داهاتوو بچێت وڵا دەبێ گۆڕانکاری بکەین ساڵ هەر شتێکە دێ و دەڕوای تۆ دەبێ گۆڕانکاری بکەی لە ژیانی خۆتدا لە حکوومەت دەبێ گۆڕانکاری بکە تاک بە تاک دەبێ گۆڕانکاری بکەی لە ژیانی خۆتدارە وڵە ئەی هیچ هیوا و ئومێدێک کتێکە لە ساڵی تازەیە بێتە دی وڵا داواکارم لەخوای گەورە ئەم وەزعەمان بۆ خۆش بێ و کوردستانمان بۆ خۆش بێ و بارانی بە ڕەحمەتمان بۆ بنارێ و ئامین هەر لەو بابەتن دەستەکان خۆش بێ ئینشەڵڵا ساڵێکی زۆر خۆش دەبێت سڵاوت لێبێت بەخێر بن سەد چاوان سپاس دەکەم مەمنون ساڵی 2025 ساڵێکی چۆن بوو بەلای تۆ سەرتا بەخێر بن وڵی بۆ مەسلەی ساڵی 2025 ئەمن وەکو چینێکی کاسب کارین چۆن دەڵێ ینی بۆ ما ڕوا و قەنەعەتت بێ وەکو شتێک ئەمە لەخوای بەزدا بێ زۆر چاچین لەوەیدا چاچین بەڵام ئومێدم وایە ساڵی 2026 کێشەی خەڵکی ئەو خەڵکێکەوە بێبوون سێ و بێ مەعاشە یعنی ژیان و گوزرانی خەڵک خۆش بکرێ خەڵک وەزئی باش بکرێ ئەگەر نا من کاسبکارم بۆ من هەر چۆن دەبێ خوای تەعالا ڕزقێکی دەبڕێتەوە دەمانداتەیە بەڵام دەمانەوێت ژیانی خەڵک خۆش بێ خەڵک ژیانی خۆش بێ ژیانی مەش خۆشە ئینشەڵڵا 2025 بەخێر و خۆشی تێپەڕیەوە و 2026 بەخێر و خۆشی بەسەرماندارێت و دەبێتە هۆی ژیانێکی خۆش بە ئەو میلەتەی ئینشەڵڵا یان بەلای تۆ ساڵ 2025 ساڵێکی خۆش بۆ بۆ تۆ ئینشەڵڵا بەو خوای بۆ مەسلەی 2025 خۆشیشمان دیوە و ناخۆشیشمان دیوە هەرتکم دیوە هەرتکمان دیوە بێگومان ئەی بەلای تۆ ساڵ لای تۆ تەنیا ژمارەیان دەکرێت گۆڕانکاری تێدا بڕوا و قەنەعەتت بێ دەکەوێتەوە سەر ئێستا بڵێن لەو ئەوەیدا لەو سەردەمەی ئێمە تێدا دەژین بەس ڕقەمە ئەگەر نا بڕوات بێجاریوە هەبوو مانجیوە هەبووە تومانە ئێستا هەبە دوکان و بازاری خۆمان مانجیوا بۆ بازار چاک بکتومانە ئەو ساڵ ئینشەڵڵا ئەو ساڵ هەر ئاوا دەبێ بەڵام دوایی تەماشا دەکەی 2 مانگ 3 مانگ کە بێ بازار بوو دەڵێن وەڵڵاهی 2025 وەس ساڵێکی زۆر ناخۆش بوو بەڵام دوور بین لە بەڵاو موسیبەت کوردستانەکەمان خۆش بێ پێم بە هەموو شتێکە ئینشەڵڵا ساڵی 2026 ساڵێکی خۆش دەبێت بۆ هەموو خەڵکی کوردستان ئینشەڵڵا 2026 زۆر خۆش دەبێ خوای تەعالا دەرو خێرمان لێ دەکاتەوە لەو لە حەتی شەڕ و شۆڵ و گرانی نەهامەتێ بە دوور دەبێت ئینشەڵڵا دەستەکان خۆش زۆر سپاس ساڵی 2025 ساڵێکی چۆن بوو بۆ تۆ ساڵێکی باش بوو خراپ نەبوو خۆشی و ناخۆشیم تێدا بینی لەخوای بەزیادی عیبی نەبوو عیبی نەبوو یا خوار عیبی نەبێ ئەم ساڵ چ گۆڕانکاریەک لە ژیانی تۆدا ڕوویدا زۆر شت یەکێک لەوانە بووم بە خاوەن ئیشی خۆم ئەی سڵاو زۆرخوا ئیشەکە چییە ئەم لەم دوکانە ئیشەکەی بەڵێ ئیشی کەمەلیاتە یاخوا سەرکەوتوو سپاس دەکەم ئەی ساڵی تۆ تەنیا ژمارەیە یاخود دەکرێت گۆڕانکاری تێدا بکرا وڵا دەتوانی خۆت کە بۆ نمونە پلانت هەبێ ئامانجێکت هەبێ هەوڵی بۆ بدەیت یعنی ئەگەر بتەوێت بەڵێ هیچ پەیوەندی بە ساڵ و ژمارە نییە تۆ گەر بەدەست بێنی شتێکت بێت خەون بێ ئاواتێکت هەبێ دەتوانی هەوڵی بۆ بدەیت ئیشی بۆ بکەیت ئەی بێگومان باسی پلان و پرۆژەت کرد ئەو پلانانەی کە ئەم ساڵ داد نابوو هات نەدی هەمویان هات نەدی بازێکیش ماوە دەکرێت بۆ ساڵی تازە هیوا ئومێدت چێ بۆ ساڵی تازە هیوا ئومێدم ئەوەیە ئیشەڵڵا
وڵاتەکەمان پێش دەکەوێت انشاءالله خەڵکەکە سەلامەت بێت انشاءالله بەخۆشی بەڕێ بکەین ئەوەی خەونی هەیە بۆی بێتە دی ئەو پلانانەی کەماویشتە هەوڵیان بۆ بدە پێ بگەڵ انشاءالله انشاءالله هیوادارم ئەوانەی کە خەونیان هەبوو کە ئامانجیان هەبوو کە زۆر شتی هەبووە پێی نەگەشتو ئیشەڵڵا ئەو ساڵ لە ساڵی 2026 دەبێت بە خەون و بێ پێی دەگا بە خەونەکانی انشاءالله ئەی یادەوەریەک ڕوویدا لە 2025 کە بتێ باسیکەی یادەوەریەکی خۆش بێ ناخۆش بێ یادەوەری خۆش ئەو کاتە بوو کە من زۆر زیاتر هەوڵمدا بۆ ئیژی ئانی زۆر گەڕام بەڵام کە کوتیان لێرەکانە ئیش دەکەی تر بۆ من زۆر خۆش بوو گرنگەوەی هەوڵت داوە مادوونە بووی گەڕاوی بە دوای ئیشی خۆتە هەتاوەکو دۆزیەوە کۆڵت لێ نەداوە بەڵێ گرنگە مرۆڤ هەمیشە با خەون و ئامانج و پرۆژە بێت گرنگ کە هەوڵدەی کۆن لەدەی کۆن لە دەربی چونکە ئەگەر واز بینی لە نیوەیدا یان بە هیچ ناگەی ینی خەونەکان بە خەون دەمێنێتەوە بێگومان ئینشەڵڵا ساڵی تازە ساڵێکی زۆر خۆش ئەبێ بۆتەوە سپاس دەکەم بۆ هەو گشت هەمووی موسڵمانان خۆش دەبێت دەستەکان خۆش بێ زۆر خۆشحاڵ بین دامدا دێ باسی لەوە کرد باسی خەون و ئامانج و پرۆژەیەکی زۆر گرنگە مرۆڤ خاوەنی ئامانج و پلان و پرۆژە بێت ناکرێت ئێمە هەموو ساڵەکانی ژیانمان لەیەک بچێت ساڵی پارمان لە ئەم ساڵ بچێت و ئەم ساڵمان لە ساڵی داهاتوو بچێت دەکرێت ئێمە ئەو ئامانج و پلانانی کە دامان ناوە لە ساڵی تازە بێنەدی و ئەو ساڵ و ساتانەی کە بەخۆشی بەڕێمان کردو ئێمە دەکرێت دووبارەیان بکەینەوە لەگەڵماندا بەردەوام سڵاوت لێوێت سلامت سپاس دەکەم سپاس دەکەم سلامت ساڵی 2025 ساڵێکی چۆن بوو بۆ تۆ وڵای ساڵی 2025 خۆش بوو ناخۆش بوو وڵای تا حدێک باش بوو هیوای ئەوەیە کە بڵێن ساڵێک ئایندە خۆشتر بێ لەوی نەک ئاوا بە 2025 بخوازی ئینشەڵڵا ئەی لە 2025 چ گۆڕانکاریەک لە ژیانی تۆدا ڕوویدا هیچ گۆڕانکاریەک ڕوویدا لە ژیانت وڵای ئەوی جێی سەرنجڕاکێژان بێنە هەر دووبارە هەر دووبارە ئەی بەڕای تۆ ساڵی تۆ تەنیا ژمارەیان ئەکرێ گۆڕانکاری تێدا بکرێت نا دەکرێت گۆڕانکاری چاکی تێدا بکرێت دەکرێت بەرنامەی چاشی تێدا دابدرێت دەکرێت بڵین ئەو شتانەی غەڵەتانەی کە 2025 هەت بووە لە 2026 دووبارە نەبێتەوە بۆ بەرنامەشدا بنی لەو غەڵەتانی کە 2025 کردوتە 2026 دووبارە نەبێتەوە بێگومان ئەی ئەو پلانانەی کە داد نابوو لە 2025 هات نەدی بەخوای باش بوو هەندێک هاتە دی هەندێک نا گرنگەوێشتی زۆر مەساوی و ناخۆش و گەورە و زەق ڕووی نەداوە هەر ئەوەی کا بڵین شتی دووبارە و بڵین خۆش بوو باش هیوە ئومێدت چیە بۆ ساڵی تازە وڵای هیوا ئەوەیە کە بڵین ئەوەی کە ئێستا لە 2025 ڕووی داوە لە بەڕێوەبردن و لە پێکەینانی حکوومەت و زۆر شتێککە ئەوەی کە هەیە پەیوەندی بە ژیانی خەڵکەوەیە باشتر بێت ئینشەڵڵا ساڵێکی خۆش دەبێت بۆ هەر هەمووان دەستەکان خۆش زۆر سپاس دەکەم لێبێت خاتیگیان چۆنی زۆر سپاس دەکەم ئەم ساڵی 2025 چ گۆڕانکاریەک لە ژیانی تۆدا ڕوویدا وەڵاهی زۆر شت ئاواتەکان یعنی زۆر بێ هاتنەدی زۆر سپاس بۆخوای بەگشتی ساڵێکی خۆش بوو یاخود ناخۆش بوو وەڵا خۆش بوو زۆر سپاس بۆخوای ینی ئەو پلانانەیە کە داد نابوو ئەم ساڵ هاتوونەتەدی هەمووی هاتوونەتەدی وەڵا زۆر بیان زۆر بیان بەڵێ
ئەی باشە ساڵ لای تۆ تەنیا ژمارەیان دەکرێت ئێمە گۆڕانکاری تێدا بکرێت وڵای دەکرێت گۆڕانکاری تێدا بکرێت ناکرێت ئێمە هەموو ساڵەکانی ژیانمان لێک بچێوە ساڵ بە ساڵ یعنی گۆڕانکاری تێدا بکرێت و هەڵی زیاتر بدەیت ئەی باشە چ ڕێکەوت و ساتێکەیە بۆ وەکو ساڵێک یا ڕێکەوتێک کە حەز بکەی لەو زەمانەدا ماباشتەوە وەڵاهی ئەو کاتێکە باپیرم مابوو ساڵی چەند بوو بیرتمەوە 2023 ئینشەڵڵا خۆی گەورە عەفوی دەکاتەوە مەگری ئینشەڵڵا خۆی گەورە لە باپیرت خۆش دەبێت و خوا عەفویکە ئینشەڵڵا چاوەکانت مەگریت خوا هیوا و ئومێدێکت هەیە بۆ ساڵی تازە وەڵای هیوام سەرکەوت و بین لە ژیاندا ئینشەڵڵا ساڵی تازە ساڵێکی زۆر خۆش دەبێت بۆ تۆ ئینشەڵڵا بۆ هەموو لایەن کۆتایی هاتنی هەموو ناخۆشیەکانت دەبێت ئینشەڵڵا زۆر سپاس دەکەم من دەستەکان ببوورەکان نیگەرانیشمان کردی دڵتەنگمان کردی داوای لێبوردنەوەکەی دەریای گیان دەشی گیان زۆر سپاس دەکەم جا دەریا ڕەفیقێکی زۆر نزیکمە زۆر بە سفەیەکمان ناستی بەڵام بوو بە هاوڕێیەکی زۆر باش بووم زۆر سپاس دەکەم خۆت زیاتری بەڕێزی 2025 ساڵێکی چۆن بوو بۆ تۆ؟ طبعاً ساڵێکی هەم خۆش بوو هەم ناخۆش بوو بەڵام ئینسان وا پێویست دەکات لەگەڵ هەر بارودۆخێکی خۆش شکرانی خۆی گەورە بکە ئەوە نعمەتێکە لایەن خۆی گەورەوە پێمان دەدرێت و ئەگەر ساڵێکی ناخۆشیش بێ دەبێ دووبارە ئێمە ئارامگر بین چونکە هەر شتێکە بەسەرمان دێ نووسراوە لەلایەن خۆی گەورەوە بۆیە ئێمە دەبێت سپاس و ستایشی هەموو ئەو نیعمەتانە بکەین بە خۆشی بێ بە ناخۆشی بێ بێگومان هەموو شتانی کە بۆمان دێتە پێشەوە تاقیکردنەوەیە کە خۆی گەورە و کەسانی کە شتێکیان بۆ دێنێتە پێشەوە خۆشی دەوێن بۆیە بەس ئێمە هەمیشە دەبێت ئارامگر بین شکر بین ئەی ساڵی تۆ تەنیا ژمارەیان دەکرێت گۆڕانکاری تێدا بکرێت هەموو ڕۆژێک کە لە ژیاندا بە خەبەر دێەوە ئەکرێ بە ویستی خۆتە بتوانین گۆڕانکاری تێدا بکەیت چونکە ئەوە هەرچەندە قەدەر نووسرا بێتەوە بەڵام تۆ دەتوانین جارێشکە لای خۆی گەورە بینویسیتەوە پێویست ناکە بڵێ ئیدی ئێمە هەموو ڕۆژێکم دووبارەیە ئەوەی ئێمە کە ئەوە بڵێن ئێمە تەنیا بیانیە کە بە خۆمان دێنینەوە کە ئێمە ناتوانین گۆڕانکاری لە خۆمان دروستکەین تەنیا وەهمێکی ناشرین بە خۆمان و بە ژیانمان دەدەین کە ئەنەما ژیان لای ئێمە تەنیا ڕێچکەیەکە و دەبێت پێیدا بڕۆین بەڵام ناوانیە ئێمە دەتوانین گۆڕانکاری تێدا بێگومان دەتوانین ئەم ساڵ چ گۆڕانکاریەک لە ژیانی تۆدا ڕوویدا بڵام چ گۆڕانکاریەک لە ژیانی مندا ڕوویدا ئەوە نازانم چۆن بڵم بەڵام هیوادارم هەمیشە شتێکی وا بەسەرماندا بێ معجزەیەک بێ کە بە ئاگا بێینەوە هەموو کەسێکیش بە دۆست و ناسیاوی خۆمایی نەبین لەوانەیە مووقیفێک بەزە بۆی ڕووی ئینسانەکان لەلا ئاشنا بکە کە ئەوان چەندە بە خەمی تۆن و چەندە لەگەڵ تۆش بێخەمن و بێهاوتان ئەوەش هەیە بێگومان ئەی ئەو پلانانەی کە داد نابوو ئەم ساڵ هاتوونەتە دی بەخۆی بڵم هاتونەتە دی ناوەڵە بەڵام ئینشاڵڵا هەوڵی بەدیهێت هاتنیان دەدەم ئەگەر ڕۆژێکم مابێ ئینشاڵڵا هەوڵی بۆ دەدەم گرنگەوێت تۆ خۆراگر بیت و بەردەوام بی لە خەون و هیواکانت هەندێک جار لەوانەیە ئەوەی کە بەدەستمان نێت بۆمان ئەو شکستە بێکە لەلایەن خۆی گەورە لە دنیاکەی کە بەدەستی بێینەوە شکست نیە بەڵکەوەش نیعمەتێکیکەیە بەڵام دێ ئەگەر هاتوو لەو دنیاش بەدەستمان هێنا ئەوە توانای خۆمانەکە پیشانی دەوروبەرمانداوە هیچ شتێک مەحاڵ نییە کە بتوانین بەدەستی نێنی ئەوە شەیە پێکمان
ئەی سڕێکەوت و ساڵێک هەیە کە حەز بکەیت لەو ساڵە دەمابیتەوە طبعا ئەو ژیانێکە لەگەڵ برادران لە داخلی بەسرم برد ژیانێکی خۆشە زۆر خۆشە زۆر یعنی قەت گەڕانەوەی نییە گەڕانەوەی نییە چونکە لەوێدا هەست بە خۆت دەکەی هەست دەکەی کە کەسێکی چۆنی توانێت بەرپرسیارەتی هەیە یان دەتوانی جارێچکە پێی بە خۆت بدێەوە یان نایان هەستی هەموو شتێکت لەلا دروست دەبێت دەتوانی ببیێ ڕۆڵێکی برا بگەڕی لێ ڕۆڵی باوکێک بگەڕی ڕۆڵی دایکێک بگەڕی ڕۆڵی هاوڕەیەکی بە مووقی بگەڕی لە ژیاندا تەجروبەیەکی زۆر جوانە ئەگەر دیسان کات بگەڕێتەوە بێگومان هەر ئەوێ هەڵدەبژێرمەوە بێگومان ژیان داخلی ژیانێکە کە زۆر شتی لێەوە فێرەبی ماڵی دووەمتە ماڵی دووەمتە بێگومان تاکەشتا کە بە گریانی ژنایەتەوە ناگەڕێتەوە قەت نایەتەوە خەون و هیواد بۆ ساڵی تازە هیوادارم ساڵێکی گەشت بێ بتوانین تێیدا خۆشترین کاتەکانی ژیانمان بنووسینەوە ئینشاءالله بۆ هەموو لایەکیش نەک بۆ ئێمە بەتایبەت بۆ هەموو موسڵمانان ئینشاءالله ساڵێکی زۆر خۆش دەوێت بۆ تۆ دەریاگیان زۆر سپاس دەکەم سلااو لە تۆش هاتۆن سپاس دەکەم زۆر سپاس دەکەم ئەم ساڵ ساڵێکی چۆن بوو بۆ تۆ سام ساڵ وڵای ساڵێکی ناخۆش بوو لەبەرەوەی من خەڵکە مەدیقەیە نیم خەڵکی مدیقەی سلێمانی و ساڵ ناخۆشترین شدەوەی کە بەسەر وڵاتەکەمانە هات ئەوەیە کە بەسەر حکومەت هێرێمە هات بڵین ئەوە بوو بێموچەیی و قەیران لە دوای خەیران ڕوومانتەیەەکە و زایدە نەم ئاخری ساڵەیە لافاوەکەی چەمچەماڵیش هات و کۆمەڵێ ڕووداوی ناخۆش لە ساڵی 2025 ڕوویە هیوادارم لە ساڵی تازایەکەیت هەموو بەربەسانە تێپەڕێنرێت و ینی یەکەم شت بودجە و موچەی خەڵک و گوزەرانی خەڵک باش بێت من خۆم بچەخۆر نیم وەکو موچەخۆ خۆم بچەخۆر نیم بەڵام گوزەرانی خەڵکە بینم کە چۆنە ینی بەداخۆم بۆ خەڵک هیوادارم ئینشاڵڵا هەم ئەوانەی کە زیان لێکۆتەکانی چەمچەماڵیش هەمووی بچنە ناو ژیانێکی تازەوە و ژیانێکی ئارامیان هەبێت ئینشاءالله بۆ هەمووان ساڵێکی خۆش دەبێت ئینشاءالله ساڵێکی خۆش دەبێت و هیوادارم ساڵێکی خۆش هەرا بۆ ئێوەش خەڵکی سلێمانی بە زێر دادەنیشی نەوەڵام من ئێستا بمیوانی هاتم بۆ ئێرە بەهۆی ئەوەی مەکتەب نییە سپاس دەکەم بەلای تۆ ساڵی تۆ تەنیا ژمارەیان دەکرێت گۆڕانکاریی وڵی ساڵ من ساڵای من تەنیا ژمارەیە چونکە ئینسانەکان بەدەست خۆیانە لەبەرەوەی چەندە دڵت خۆش بێت یعنی پێت و دەرناکەوێت ئێستا توانەیە تەمەن ببینی بزانی تەمەنی چەند ینی تەمەن 45 ساڵە لەبەرەوەی ساڵ تەنیا ژمارەیە و دڵخۆشی ژیانەوە نی خەفەتی بۆ بخۆیت یعنی هیچ شتێک شایانی ئەوە نی خەفەتی بۆ بخۆیت هەموو شتێک ینی تێ ئەپەڕێت گرنگەوەیە ئیرادت بە خۆت بێت گرنگەوەیە ینی بتوانیت بەسەر کێشەکان و بەسەر کۆسپەکان ئاسەر بکەویت ئینسان کە ئیرادەی بەرز بێت ئێتر تەواو تەمەن و ساڵ هەمووی ژمارەیە هیچ هەمووی ئەڕوات ینی ساڵی شتێک نییە بەلای هیچ یادەوەرێکیە کە ئەم ساڵ ڕووی دەبێت و پێ باسکەی وەڵاهی تەنیا یادەوەری ئەوەیە ئەو خەڵکەمە بینی کە ینی نایادەوەریەکان هەمووی ناخۆشن ینی لە 2025 هیچ یادەوەرێکی خۆشییان نیە چکات تۆ بێ بە عام قسە بکەیت ینی یادەوەریەکان کە بۆم باسکردی یەکەم ناخۆشترین یادەوەری ئەو بوو کە ئەو خەڵکە ینی لافاوەکان ینی ئەو قەیرانە هاو بەسەر چەمچەماڵ بازیان ینی پیرەمە ناخۆش بۆ گشتمان ناخۆش بوو چونکە لەبەرەوەی خەڵکمانە بینی کە چۆن چیان بەسەر ئەهات ئینشاءالله هیوا ئومێدمەوە هەموو شتێک هیوا ئومێد لای خوای گەورەیە ئینشاءالله خوای گەورە ژیانێکی پڕ ئاسوودەییمان پێبەخشێت و ینی هیوادارم ئینشاءالله هەم سیاسیەکانیشمان بتوانن لەگەڵ بەغدایە ڕێ بکەون و بگەن بە ئەنجامێک و قەیرانی بودجە نەمێنێت خزمەتە سپاس بە تۆش
سلااوت لێبێت سڵاو تۆ جانەکەم زۆر زۆر سپاس دەکەم سەلامەت یاخۆ ئەم ساڵ ساڵێکی چۆن بوو بۆ تۆ وڵای ئەستا ساڵێکی پڕ لە یادگاری خۆشیەکانی من بوو بۆم ساڵێکی خۆش بوو بەڵێ زۆر زۆر بوت ساڵێکی خۆش بووتانی هۆکارێکی بزانین بەڵێ ساڵێکی پڕ لە یادگاری بوو بۆ من کەسەکان زۆر زۆر باش بوون بۆ من هاوڕێکانم زۆر بۆم باش بوون هاوڕێی تازە ناسی نا بەس هەر یەک هاوڕێم هەیە گرنگەوە هاوڕێیانە نەگۆڕێن وایە بەڵێ ئەی ساڵی تۆ تەنیا ژمارەیان دەکرێت گۆڕانکاری تێدا بکرێت دەکرێت گۆڕانکاری تێدا بکرێت ئەی ئەو خەون و پلانانەی کە داد نابوون ئەم ساڵ هاتوونەتە دی بەڵێ بەدڵنیایەوە هەمویان هاتوونەتە دی بەڵێ بەس هەندێک تریان بۆ ئەم ساڵی کە دێت ئەویان داناوە کە ئیشەڵڵا بەدی دێت ئینشاءڵڵا ئەی خەون هیواتیە بۆ ساڵی تازە خەون و هیوام ئەوەیە کە کەسە باشەکان هەر بۆم بمێنن ئینشاءڵڵا و کەسە باشانە هەر بۆ دەمێنن ئینشاءڵڵا ئینشاءڵڵا لەگەڵ هەموو لایەک زۆر زۆر سپاس دەکەم ئینشاءڵڵا ساڵێکی زۆر زۆر خۆش دەبێت بۆ تۆ بۆ هەمووان ساڵێکی پڕ یادگاری خۆش دروست دەکەنی ئینشاءڵڵا زۆر زۆر سپاس دەکەم سلااوت لێبێت باشیت زۆر سپاس دەکەم زۆر سپاس دەکەم تەوەرەکەمان باز لە ساڵی 2025 دەکەین ساڵێکی چۆن بوو بۆ تۆ وەڵاهی بەداخەوە ژیان لە وڵاتی وای لێ هاتووە هەر ساڵێک دەڕوا لی پەشێمانی بەدەست ئەو زروفە سیاسی و ئەو وەزعانە هەموارەی خەڵک زۆر زۆر بێزارە فەرمێستامەوە لە بازارین گەرمەی بازاریەوە دانیشتوین لاغەسەردا ئەگەر ئەو وەزعان نەبێت احتیمالە ئاوا نەبێت ساڵی تۆ تەنیا ژمارەیان دەکرێت گۆڕانکاری تێدا بکرێت وڵا دەبێت گۆڕانکاری بکرێت بۆ خۆشمان هەوڵ بدەین گۆڕانکاری هەڵ بدەین بەڵام یعنی ئەو حیزبانە بە ناشکرینە بێت لە وڵاتی وایان بێ ئومێد کردوین یعنی حەزی گۆڕانکاریشمان نەماوە چاومان لە ڕەحم کەرەمی خوا و هیمەتی ئەو حیزبانە زۆر بەداخەوە ئەم ساڵ لە ژیانی تودا چ گۆڕانکاریەک ڕوویدا وڵی ئەو ساڵ بەداخەوە من بە نسبەت خۆم بەش بە حاڵی خۆم لە کۆتاییەکانی ئەو ساڵی سێ ئازیزی زۆر خۆشەویستم لەدەستدا کە هەر جیسکەلێنەکانیان پڕ نابێتەوە لەبەر ئەوەی تۆزێک ڕەشبین بووم بەرامبەر ژیان بێ هیوا بووم خۆی گەورە عەفیانکە ئینشاءڵڵا خۆی گەورە 2026 دەکاتە ساڵی کۆتایی هاتنی ناخۆشیەکان ئێوەش هەر ساغ و سەلامەت بن هەر سەرکەوتوو بن ئەمە بێئومێد بووین بەڵام ئەنگۆ ئومێد ببەخشن بە خەڵکی وا بکەن خەڵک بێئومێد نەبێت ئینشاءڵڵا ئێوەش هەمیشە بە ئومێدەوە دەژین شتی باش دێسا ڕێگەتانەوە زۆر سپاس زۆر بەخێر بن سەر چاو دەستەکان خۆش بن سلااوت دەبێت خاتنگیان چۆنیە زۆر سپاس دەکەم ئەم ساڵ چ گۆڕانکاریەک لە ژیانی تۆدا ڕوویدا بەعام ساڵێکی باش بوو بۆ من وەکو یەکەم خیبرم تەخەڕوجم کرد دواتر بوومەوانە بێش بۆ من ئەزمونێکی نوێ بوو شتێکی باش و جوانیش بوو
تخرجت کرد چ باشێک پێی مانگای هونەرە جوانەکە ئینشاءالله هەمیشە سەرکەوتوی دەبی ئەی بەڕای تۆ ساڵی تۆ تەنیا ژمارەی یان دەکرێت گۆڕانکاری تێدا بکرێت واللهی بۆ هەر کەسەوە بە شێوازێکە پێم وا بێ خودی مرۆڤەکان دیاری دەکەن ئایا ژمارەیە یاخود گۆڕانکاریە چونکە ساڵەکان دێت و دەڕوات ئەو خۆتی گۆڕانکاری دروست دەکەیت بێگومان ئەو پلانانەی کە داد نابوو هات نەدی واللهی بەشێکیان هات نەدی و بەشێکیشیان دەبێت چاوەڕێ بکەین لە ڕەحمی خوای لە ساڵی تازە و ئینشەڵڵا ئینشاءڵڵا ئەی هیچ ڕێکەوت و ساتێکەیە کە حەز بکەیت لەو زەمانەدا ما باشتەوە ڕێکەوتێک بێ یاخود ساڵێک بێ کە زۆ بەلای تۆ تایبەت و خۆش بوو بێت نەخێر نەبووە نەخێر نا ئەی باشە یادگاریە کە لە 2025 ڕوویدا بێت یادگارێکی خۆش بێت یاخود ناخۆش بێ بکرێ باسکەی بەخوا هەموو کاتەکان بۆ من بە جوانی دەیان بینم خاستەتەن بۆ خێزانەکەم لێم دوورن کە دێنەوە بۆ من زۆر خۆشە هەمویان یادگارین وڵی هەمویان دوورن هەر بۆ خۆمان لێرەین بوونی برایەکەم لە پاڵمنەوە زۆر جێگای شانازیە پشتە بۆ خوشکەکەی بەزدەبێت زۆر بۆ من هەموو شتێکە ئەوە بۆ من یادگاریکی زۆر جوانە زۆر سپاس دەکەم گیان بەڕێزی هیوا و ئومێدت بۆ ساڵی تازە هیوام وایە بۆ هەموو خەڵکێک شتی باش بێتە سەر ڕێگان بە ئەزمموی باش بەکاری باش بەکار و پیشەی باش بۆ هەموو لایەکی هیوادارم بێتە مای خێر ساڵی نوێ بۆ هەموو لایەک ئینشاءڵڵا ساڵێکی خۆش دەبێت بۆ هەمان بۆ هەمووان بۆ هەموو لایەک زۆر سپاس دەکەم زۆر سپاس بە قوربان خۆشحاڵ دەکەن زیاتر گوێبیست بووین ئەم ساڵ بۆ هەرێکێکمان پڕ بوو لە یادگاری خۆش و ناخۆش بەتایبەت ئەو ڕووداوانەی کە لە سلێمانی و چەمچەما ڕوودا بەداخەوە بۆ هەمومان ڕووداوێکی زۆر ناخۆش ئینشەڵڵا ڕووداوی ئاوا قەد ڕوو ناداتەوە دەمەوێ لە کۆتا ساتەکانی ساڵی 2025دا بڵێم ئەوەی ئازارێکی خۆی گەورە لە سەری لابات و ئەوەی خەموو خەفەتێکی هەیە خۆی گەورە بۆی ئاسان کار و ئەوەی خەون و هیوا و پلانێکی هەیە ئینشاءالله خۆی گەورە بووی دەهێنێتە دی ومێ دەکەم ساڵی تازە پڕ بێت لە یادگاری خۆش وە کۆتا ساڵی ناخۆشیەکان بێت بۆ هەر هەمووان و ژیانی یەک بەیەکی هەر هەمووان پڕ بێت لە خۆشی و شادی و کامەرانی تا بەرنامەیەکی تر و تەوەرەیەکی تر بەخۆی گەورە